سڵاوتان لێبێت. بایکۆتکردنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران لەلایەن قوبات تاڵەبانی جێگیری سەرۆک وەزیرانەوە پێدەنێتە مانگی حوتەمەوە. هێشتا هیچ هیوایەک نییە بۆ گەڕانەوەی جێگیری سەرۆک وەزیران و تیمی وزاری یەکێتی. لە دوایین دەستپێشخەریدا بۆ گەڕانەوەی قوبات تاڵەبانی تیمێکی ئەنجومەنی وەزیران سەردانیان کرد کە پێک هاتبوون لە چەند وەزیرێک لە حیزبە جیاوازەکان. وەزیری پارتی و گۆڕانی تێدا بوو لەگەڵ وەزیرە تاقانەکەی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان کە عەبدوڵای حاجی مەحموود بوو. باگوتەی بەرپرسێکی باڵای پارتی سۆسیال دیموکرات سەردانیکردنی تیمەکەی ئەنجومەنی وەزیران بۆ لای قوبات تاڵەبانی لەسەر دەستپێشخەری وەزیرەکەی ئەوان بووە. یەکێک لە ئەنجامەکانی سەردانیکردنی ئەو تیمە هێنانەوەی داخاڵبوو لە قوبات تاڵەبانیەوە بۆ ئەنجومەنی وەزیران. هەرچەندە تاوەکو ئێستا ناوەڕۆکی ئەو دەخاڵی قوبات تاڵەبانی ئاشکرا نەکراوە، بەڵام مەلا لوقمان ئەندامی مەکتەبی سیاسی پارتی سۆسیال دیموکرات لەو بارەیەوە هەندێک ڕوونکردنەوە دەدات. شتی بایکۆتی حکوومەتی کردووە. ئەو شاندەشی چوو بەلای کاک قوبات، کاک عەبدوڵای حاجی مەحموود برای کاک محەممەد و جێگری سەرۆکی حیزبەکەی تایە. ئێوە بەڕاستی باوەڕتان بەوە هەیە یەکێتی بێتەوە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران؟ مطلقی کەوایە ڕاست باوەڕمان پێی هەیە. کەواتە لەگەڵ و بایکۆتی شێتی نیت؟ نەخێر بە هیچ شێوەیەک دەبووە ئەوان لە کێشە و مەشاکیل و گرفتاریکیان هەبووە لە ئەنجومەنی وەزیران باسییان بکردایە وە لەوێ چارەسەری کێشەکانیان کردایە. وە خۆشبەختانە ئێستا کاک دوایەوەی کە جەنابی کاک عەبدوڵای حاجی مەحموود کە هەم وەزیری شەهیدان و هەم جێگری سەرۆکی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانە ئەو پێشنیاری لە ئەنجومەنی وەزیرانەوە بە هەند وەرگیرا و تەقدیر کرا وەفتەکە چوونە لای کاک قوبات و دوای ئەویشە کاک جەنابی کاک قوبات دیارە دەخاڵی من پێم وایە ئەو دەخاڵە زۆر ایجابیە و ڕەنگە ئەو دەخاڵەگە کورتی کەینەوە و یعنی بیدەنە دەستی کەسێکی و من دەیکەم بە 5 خاڵ چونکە هەندێکی ڕەتی بە یەکۆ هەیە لەبەرەوە ینی تەناخاڵێکە تۆزێ گرفتاری بێت ئەویش ئەو تیرۆرکردنەی عەقید هاوکار جافە. یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە 7 مانگە ڕەخنەکانی لە ئەدای حکومڕانی هەرێمی کوردستان نەشاردۆتەوە. لەو ڕووەوە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکات و دەڵێت ئەوان زوڵم لە سلێمانی دەکەن. لە تازەترین پەیامی نووسینگەی سەرۆکوەزیرانیشدا وەکو وەڵامێک بۆ یەکێتی ئەم تۆمەتە ڕەت دەکەنەوە. گوتوشیانە ئەگەر زوڵم لە سلێمانی بکرێت ئەوە پارتی سۆسیال دیموکراتیش قبوڵی ناکات. بەرپرسەکەی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانیش لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ زووم دان بەوەدا نانێت کە زوڵم لە سلێمانی کرابێت. نووسینگەی سەرۆکوەزیران بەیانێکی بڵاو کردەوە ئەڵێ ئەگەر زوڵم لە خەڵکی سلێمانی کرێ سۆسیالیستیش قبوڵی ناکات. وایە؟ نادرێ پارەکەمە نێدرێ. بەخوا کاکیە من هەموو حیزب نووسینگەی سەرۆکوەزیران بەیانێکی بڵاو کردەوە ئەڵێ ئەگەر زوڵم لە خەڵکی سلێمانی کرێ سۆسیالیستیش قبوڵی ناکات. کاک من بەبەست یەکێتی شەڵە زوڵ مەکرێ وانە ئەڵێ لە سلێمانی موچە نادرێ پارەکەمە نێدرێ. بەخوا کاکیە من هەموو حیزب سیاسیەکان ڕەنگە زۆر بەیان لە ڕاستیە هیچی کێشە و مەشاکیلی خەڵکیان نەبێت. یعنی خەڵکو لە کاتی خۆی شیعارێکی شەبوو بەرەی خەڵکو و بەرەی نازان خۆ دەزانی ئەو لایەنانەکەیان و ئێمە لە بەرەی خەڵکینەوەوانە کە گەشتە دەسەڵات و ئەمانە بۆ خۆیان نانە چەورەکەیان دەستکەوت خۆ دەزانی بە چه ئاراستەیەکە ڕۆی لەبەرەوەی شتێکە یعنی لە غایب بێت گەلە بە کێشە و مەشاکیل ئێمە کاتۆ سەر موچە ئەی ناوچە دابڕاوەکان ئەی مادەی 140 ئەی کەرکووک ئەی مافە دەسووریەکان ئەی نەزان من پرسیارەکەم زۆر بەڕۆنی ئێمە خەباتمان کرد تەنها بۆ پۆست و بۆ پارە ئەوە دەرکەوت ئەو خۆت لەناو کار سیاسی ئەزانێ. پرسیارەکەی من زۆر بەڕۆنی لێم کردی بەڵام تۆ بە دیپلۆماسی جواب بدامە مەبەستم ئەوە نییە. ئایا ئەوەی یەکێتی ئەڵێ ئێمە لەسەر قورت و موچەی خەڵکی سلێمانی واکەین و سەرۆکوەزیران نووسینگەکەی و خۆشی ئەمە ڕەتەکاتەوە و ناوی ئێوە هێنەڵێ سۆسیالیست ئەگەر زوڵم لە سلێمانێکی قبوڵی ناکات. ئێمە زوڵم لە هەر تاکێکی کۆمەڵگەی کۆمەڵی کوردستان کردی ئێمە ئێستا زوڵم لە سلێمانی کرێت. زوڵم پێم وانە وەکو زوڵم بڵین زوڵمی لێ پارەی بۆ کەم بۆ نێدری ئەمە هەیە.
بەشێک لە ڕەخنەکانی یەکێتی لەبارەی زۆڵمکردن لە سلێمانی پەیوەندی بە داهاتی ناوخۆوە هەیە. مەلا لوقمان کە هاوکات نوێنەری پارتی سۆسیال دیموکراتی کوردستانە لە ئێران لە زوومەوە بەم شێوەیە باس لە قاچاقچێتی سەرسنوور و مەرزەکانی کوردستان دەکات. خۆی لە ڕاستیە ئەو 47 بە 53 کە دانراوە بۆ خۆی کاک قوباد یەکێک بۆ لەو کەسانەکە و کاتە ڕازی بۆ پێی بۆ یعنی ڕازی بۆ بەوە مەسەلە ئەوە نییە مەسەلە ئەوە بۆ کاتی خۆی ئەنجومەنی من شتێکت پێڵم یەکسەرەوە چارەسەرە بێت لە ئەنجومەنی وەزیران کاتی خۆی بڕیارێ درا کە کۆمەڵی پەرلەمانکار کە ئەو پەرلەمانکارانە کاکە خۆ پارتی نەبوون هەموو شەوێ قیژە و ناڵە ناڵیان بوو لەسەر تەلەڤیزیۆنەکان دەیان و کاکە قاچاقچێتی هەیە فڵان هەیە فیسار هەیە ئەوە ئابێت لەسەر مەرزی باشماق ئەوەندە بە قاچاقات هێزی خەتی قاچاقی جیاوازە بڕیارێک درا کە بڕیارێک درا کە هێزێک هاوبەش بچێتە شوێنەکان و ئەو قاچاقچێتیان نەیەڵێ خۆ گەرە و هێزە بچوایە و قاچاقچێتی نەیە لای ڕەنگە ئەو ئێستا ئەو کەمی پارە و ئەوانە پەیوەندی بۆ جۆرە بابەتانەوە هەبێت هەندێکی پەیوەندی بۆ وایە کاتە زوڵم لە سلێمانی کریان نا باوەڕ ناکەمیانی وەک ئەگەر بکری ئێوە قبولەکەن نەخێر کاتە تایسە نەکراوە بۆ ئێستا نەوتوە ئێمە قبول ناکەین لە تاکێکی کورد زوڵم بکەین. تاوەکو ئێستاش قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێم و تیمی وزاری یەکێتی بڕێرن لە سەرگەڕانەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران نەداوە ئەگەرچی بزوتنەوەی گۆڕان لە نێوتیمەکەی ئەنجومەنی وەزیراندا بوو بۆ لای قوبات تاڵەبانی ئەندامیشی هەبوو بەڵام دوێنێ لە کۆبوونەوەی شاندی یەکێتی و گۆڕاندا لە دەباشان گوتیان پێویستە سیاسەتی جیاکاری نەهێڵڕێ و کۆتایی پێبهێنرێ. بەختەوەربن.